ساری ژمارەی کاتیم پێ بوو هاتم ڕقەمی کەم ژمارەم کرد بەڕاستی لە دەوری 25 دقەیەکە هەموو شتەکانیان بۆمان تاوا کرد دەستخۆشی لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین هەر سەرکەوتوو بن ئاسانکاری زۆر بۆ خەڵکە قەرەباڵغیەکی زۆر بە کەمی نەیاڵە خەڵکە تاو لە 2-3 دقە زیاتر بۆ سەلای پەنجەرەکان سەبارەت بە بەشێک لەو خزمەتگوزاری و گۆڕانکاریانە دەچینە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە بەرنامەی شوێنپەنجە ئەم جارە دەست بەچی دەکەین شوێنپەنجەی هەنگاو و کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەمە ئێستا دەبین بەم شێوە دانیشتوون ئەمە جاران وانە بوو هەموو شت بە قەڵەم و نووسراو بوو ئێستا لە ڕێگەی تەکنۆلۆژیای پێشکەوتوو بە پاڵپشتی حکوومەت دابین کراوە هاوڵاتی دادەنیشن بە ئارامی ئیسراحەت کارەکانی بەڕێوە دەچن بۆیە لە شوێنپەنجە بە دووەداچوون دەکەین لە ماوەی کارکردنی دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان با بزانین حکوومەتی هەرێمی کوردستان چۆن خزمەتی هاوڵاتیانی کردووە لە بابەتی هاتوچۆ بینەر بن تەواوی ئەو هەنگاوانە باز دەکەین ئەو خزمەت گوزاریانەی کە باز دەکەین ئەمە بە بەرنامەیەک و بە دوو بەدە تەواو نابێت بەڵام بەشێکی گرنگ لەم هەوڵانی حکوومەت دەخێنە ڕوو لە دابینکردنی کامیڕای پۆینت تو پۆینت کە 160 ڕووداوەکانی هاتوچۆی کەم کردەوە هاوکات پرۆژەی تاکسی کە لە 2014 وەستا بوو چەند کۆمپانیا قۆرەخیان کرد بوو بەڵام کابینەی نۆ ڕێزدار مەسوور بارزانی سەرۆکوەزیران بڕیاریدا لە ڕێگەی وەزارەتی ناوەخۆ لەمە دووە هەر هاوڵاتێک بێوێت ئۆتۆمبیل بکرێت دەتوانین بیکاتە تاکسی قۆرەخکاری نەما کۆمپانیایەک قۆرەخکاری بکات ئەمە بووە جێگەی خۆشحاڵی هاوڵاتیان هێلکاری ئەندازەی هاتوچۆ جاران کۆمپانیای بیانی دەیان کرد ئێستا کرێکاری خۆماڵی ئەمە وای کرد هەڵی کارش بڕەخسێنێ بە شێوەیەش ستاندار بکرێت کۆمەڵێک پرۆژەی تر لە چی کۆتاشت کە باسکەم ئەوەیە جاران هاوڵاتیان لە حاجی ئۆمەران لە کۆیە لە شارە دوورەکان داهاتنە شاری هەولێر مامەڵیان هەبوو ئێستا هەر کەسە لە شوێنی خۆی کارەکان دابەش کرا مرکزیت نەما ئەمە وای کرد هاوڵاتیان بە ئارامی و ئاسایشی کارەکانیان ڕایی بکرێت و بە باشی بۆیە لەم بەرنامەیە بە دوواداچوون دەکەین ئەو هەنگاوانە بۆ هۆکارەچی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان خلصت المعاملة لو تنتظر صاحب السيارة؟ انتظر صاحب السيارة. ايه، شو وقت موعده حتى يجي؟ يعني هو هسه راح يجي. هسه يجي، لما دخلت الدائرة التعامل شلون كان؟ جيد جدا ماكو أي تأخير يعني حوالي ساعة كملنا. كملتوا. ايه. هسه تنتظر صاحب السيارة يجي ويبصموا لك وتاخذ السنة يوماتك. إن شاء الله. أو هاولاتي بريزة لبغداد يا شادي بغداد هاتيا أو رسمين جيشتيا فحصوا هزي خوي كرديا ببي أو نسراواني خوماني هاتشوي هوليري. هم معاملة كان غرامات ومحجوزات هم خلاص كردي انذار دكاتن خاون اوتومبيل ركبي بنزموري بو كاتن السنه كي لو طبع دكينو بري دكين يا هلا بك اهلا وسهلا شيء باش ما كردي لنا و بربراتيات سوي هوليري بابجري زنابي وزيري ناخو سروچي حكومت او توجيهاتي رنما كان دايتما كهاولاتي بكمترين كات ئیشەکانی تەواویتن یەک لەو شتە باشانە ئەوی کرایە هاوڵاتی نەمایە لە ژێر هەتا و گەرما و سەرما لە دەرەوەی ناوبارەکان ڕاوەستیتن هەمووی لە ژوورێ و کە جەنابشتان دەبن هەمووی کورسی لێە و یەک لە شتە باشەکانش ئەوی کرا مەکتەبەماندانایە هاوڵاتی تاین لێرە هەتا ئیشەکەی خلاص دەبیتن کتابی بخینتەوە دووەم خاڵەوە بوو بەشەکانمان دابەش کردیا لەسەر چەند شوێنێک یەک لەوان ژمارەی کاتی بەتەنەیە ژمارەی زەرد برێن با هەرگەر ژمارەی تاکسی و ئینشایی پێکەوەیە ژمارەی سپی ژمارە 1 و 2 شوێنیان بەتەنەیە جگە لە بەشەکانی کەش کە لە ناو شارەکان وانە دابەشکراین.
وەزارەتی ناوخۆ تێبینی کرد کە ڕووداوەکانی هاتچۆ لەو ماوەی کۆتایانەی ساڵی 2019-20 کە ڕێژەکەی زیادی کردبوو پاش ئەوەی کە دیراستەتەژی باش کرا هەڵساین بەدانانی کامیرەی خاڵ بۆ خاڵ ئەوەش بۆ هۆکارێکی زۆر باش بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ و کەمکردنەوەی قوربانیەکان. خاڵی دووەم دابینکردنی ئامێر و ئۆتۆمبیلی پێشکەوتوو و جۆرا و جۆر بە تایبەتی لە پشکنینی مەینۆشی هەتا دەگاتە پشکنینی مخەدەراتش مادە هۆشبەرەکان کە شەوان تیمی تایبەتمان هەیە هەڵدەستن بەو کار و چاڵەچیانە. خاڵشکەمان هەیە کە بەکارهێنانی هەلیکۆپتەر هەلیپادێکی مۆدێرنمان لێرە دروست کردێ بۆیان ڕۆژانە یان هەفتەی 2 تا 3 جار هەلیکۆپتەرەکان سەدانمان دەکەن و ئەفسەری تایبەتمەند لەگەریان سەر دەکەویتن بۆ دەستنیشانکردنی شوێنی جەنجاڵی یان ئەو شوێنانەکە کێشەی لێ هەیە تاکو چارەسەریان بکەین. ئێستاوان نیەتشمان وایە درۆنی بەکاربیێنین بۆ دەستنیشانکردنی شوێنی جەنجاڵی و تۆمارکردنی سەرپێچکات. الحقيقة أنا جيت من محافظة الأنبار، عندي تسجيل سيارة في محافظة أربيل. الحقيقة والواقع اللي احنا شفناه ابتداء من دخولنا إلى سيطرة أربيل إلى أن وصلنا إلى مديرية مرور أربيل، الإجراءات سليمة والتعامل من قبل الضباط والسيد ومدراء الأقسام تعامل جيد جدا. والحقيقة كل محافظة الأنبار يفضلون أن يكون الرقم. فالحمد لله احنا جينا الصبح اليوم وكملنا إجراءاتنا، وكانت عندي صراحة يعني خطأ ما يعني بغير محافظة ما يفض بهاي الطريقة، خطأ في السنوية، فتم إجراء يعني سليم جدا وما خلوني أقوم نهائيا. قالوا أنت تقعد بمكانك وإحنا مفوض من أحد المفوضين الموجودين بالتسجيل هو يفتر بالمعاملة. فأنا بدوري أشكر كل كادر مرور محافظة أربيل، والحمد لله احنا شفنا التطور والإعمار والنظافة وكل شيء يعجب ويعجب الناظر في محافظة أربيل من الأمان وفي التعامل. ودور الحكومة دور بارز جدا، وأنا أشكر السيد مسعود برزاني وأشكر حكومته ومسرور برزاني وكل الأسايش وكل العاملين في محافظة أربيل عاصمة كردستان. هي تعمل عمل جيد، وإحنا بدورنا بودنا أن نسكن هنا، مو نروح رايحين جايين، أن نسكن في محافظة أربيل المحافظة العزيزة على كل الموجودين في محافظة الأنبار والمحافظات الأخرى. صراحة مو أنا أريد أقول محافظة الأنبار هي اللي تفضل محافظة أربيل، كل محافظات العراق يتمنون أن يعيشون في أقليم كردستان. لەناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێریش و لە ڕووی ڕاپەڕاندنی کار و مامەڵەی هاوڵاتیان ئێمە لە سەردەمی ئەو کابینەیە توانیمان چەندین پێشکەوتنی بەرچاو بەدەست بێنین. یەکێک لەوانە کە ئەوە بوو تابلۆی ئۆتۆمبیل گۆڕدرا بە ئەو ستانداردە جیهانیەی کە ئێستا هەیە، ئەمەیان هەنگاوێکی باش بوو و هەروەها سیستەمێکی نوێ بۆ مۆڵەتی شوێری دەرهێنرا. ئەو سیستەمەی کۆنەی کە پێشان هەبوو سیستەمێکی باش نەبوو، لە ئێستادا سیستەمی نوێی مۆڵەتی شوفێری و ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین. و جگە لەوانەش لەو کابینەیەدا ئێمە زۆر توانیمانە سوود لە تەکنەلۆژیای نوێ وەربگرین بۆ ئاسانکردنی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان سوودمان لێبینیوە. و هەروەها بڕیاری ژوایە وەزارەتی ناوخۆ لە سەرەتای ساڵی داهاتوو تەواوی کاروبار و
ڕێکاری مامەڵەکان هەمووی بە دیجیتال بکرێ کە ئەوەیان سوودێکی زۆری بۆ هاوڵاتیان دەبێت و هاوڵاتیان بە زووترین کات مامەڵەکانیان جێبەجێ دەکرێت و ڕایی دەکرێت. بۆ یەکەم جارە پۆلیسی هاتچۆ لەسەر ئاسی هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر ببێتە خاوەنی فڕۆکەی تایبەتی خۆی هەبێت بۆ ئەوەی ئەگە جەنجالێک هەبێت کێشەک هەبێت پەیوەندی ئەکرێت ئەمانە دەستن شوێنی مەبەست. ئەم هەموو ئۆتۆمبیلە پێشکەوتووە تەکنۆلۆژیا پێشکەوتووە کامیرا و سیستەم و هەمووی بۆچیە بۆ ئەوەی هاوڵاتیان سودمەند بن کاتێک کەسێک سەرپێچیەکە نەبێتە دەرد و بەڵا بۆ هاوڵاتیان. ئێستا هاوڵاتیان دەنجیان بە ئاسانی دەگاتە حکوومەت. ئیدی ئەو پرۆژانەی ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری لێدا پاڵپشتی کە سەرۆکوەزیران کە بە پاڵپشتی وەزارەتی ناوەخۆ وەزیری ناوەخۆ بۆ هۆکاری چێ کەمبوونەوەی ڕێژەی تاوان کەمبوونەوەی سەرپێچی هەندێک دیاردەی سیر هەبوو لە هاتوچۆ کە تاوان لە دروست دەبوو ئەمانە نەمان درێفت و سیباق و پێشبڕچێ لە 150 و ئەو هەموو زیگزاک و ژمارە تابلۆی تەزویر و جامڕەشی نایاسایی و وای لێ هەر بۆ خەڵکێک هەبوو فەرار نەمانزانی کامە سیارەی پۆلیسیە ئیدی ئەوە نەما ئەم دەست درێژیانە بۆ سەر شەقام و قۆڕەخکاریە. دەستکراوەکردنی ئێمەی پیاوی هاتوچۆ ئەفسەر و کارمەندی هاتوچۆ بە جێبەجێکردنی یاساکانی هاتوچۆ لە شەقام وەکو خۆی بەبێ ئەوەی جیاوازی بکرێ لە هەر کەسێک لە هەر پلە و پۆستێکە کە کاتێک سەرپێچێکی هاتوچۆ ئەنجام دەدا دەرئەنجامی ئەو سەرپێچە دەبێت هۆی ڕوودانی هاتوچۆ یاخود دەبێت هۆی جەنجاڵی لە شەقام ئێمە بەبێ گوێدانە ئەو کەسە هەرچ لە هەر ئاستێکە ئیزراعاتی لەگەڵ دەکەین دەیدەینە یاسا و بە پێی ئەو یاسا و ڕێنمانێ هەتمان دەتوانین سەرپێچەکەی تۆمات بکەین و یاخود دەستی بەسەر سیارەکەی دابگرین لۆی جارێکی تر دووبارە نەکاتەوەش لۆ بەرژەوەندی شەقام و لۆ بەرژەوەندی هەموو لایەکێکە بتوانی شوفێریەکی ئاسوودە لە شەقام بکات و دابینکردنی ئالیاتی پێویست سەردەمیانە لەو مۆدل بەرز وەکو ئۆتۆمۆبیل وەکو ماتۆسکیل وەکو کرێنی پێشکەوتوکە لە کاتی ئێستا هەندێک کرێنمان هەیە بە تایبەتی بمانێ ئۆتۆمبیلێکی سەرپێچیکار بگوازینەوە بۆ هۆبەی دەست بەسەرداگرتن بە شێوەیەکی زۆر ئاسان و بەبێ ئەوەی تووشی ئەرخەرەی هاتوچۆش بین ئەو پشتگیریانەی جەنابیان و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز وەزیری ناوخۆ بۆ ئێمە جێی خۆشحاڵیە. لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستاندا گرنگجێکی زۆر بە سێکتەری هاتوچۆدرا لە هەموو بوارەکانەوە بە تایبەتی لە بواری دروستکردن و نۆژەنکردنەوەی شەقامی نوێ لە شاری هەولێر و بە تایبەتی و لە تەواوی کوردستانیشدا چەندین ڕێگای نوێ لە سەستاندارتی جیهانی دروستکران. دروستکردنی ڕێگای نوێ هەموو کات هۆکارە بۆ ئەوەی کە هاتوچۆیەکی سەلامەت هەبێت لە نێوان هاوڵاتیان و شار و شارۆچکەکاندا و لە هەمان کاتیشدا لە بواری ئابووریشەوە گرنگجێکی زۆری هەیە کاتێک ڕێگاکان ڕێگای باش دەبن ئەوە جوڵەی ئابووریش باش دەبێت. ئێمە دەتوانین ئاماژەی پێ بدەین کە چەندین ڕێگا لە شاری هەولێر دروستکرا کە هەموو ئەو ڕێگایانە ڕۆڵی کاریگەریان هەبووە لەسەر سێکتەری هاتوچۆ بنمونە دروستکردنی ڕێگای 150 متری و هەروەها نۆژەنکردنەوەی نێوان ئەو ڕێگایانەی کە شار و شارۆچکەکانی در بە شاری هەولێر دەبەستنەوە و هەروەها لە ناو خۆی شاری هەولێریشدا چەندین شەقامی نوێ دروستکرا و هەروەها شەقامی کۆنەکانیش کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەبوو ئەوان نۆژەنکرانەوە جگە لەوەی لە هەموو شەقامەکانی شاری هەولێردرا کامێرەدانرا بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان و دووربوون لە ڕووداوی هاتوچۆ و هەروەها زۆربەی ترافیکەکان نوێکرانەوە لەسەر ستانداردێکی نوێ و جیهانی دانران ترافلایتی سمارت دانرا کە پرۆژەیەکە ئێستا ئێمە خەریکین نمونەمان بەکارهێناوە و لە داهاتووشدا زۆربەی ترافیکەکانی دیکە دەکەین بە سمارت ترافیکلایت و هەروەها چەندین پردی پەڕینەوە و بەرزەپرد نوێکرانەوە و نۆژەنکرانەوە نوێتریش دروستکران کە ئەوانە هەمویان کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی بە شێوەیەکی گشتی جوڵەی هاتوچۆ سێکتەری هاتوچۆ بەرەو پێشچوونێکی زۆر باش بەخۆیەوە بمینێت. سەبارەت بەم گۆڕانکاریانە عەقید ڕزگار بەڕێوەبەری هاتوچۆی ناو شار ڕۆژهەڵات باز لە هەنگاوەکان و کاریگەری بڕیارەکان لەسەر بواری هاتوچۆ دەکات.
لە سەرەتای دروستبوونی کابینۆینە بەڕاستی ئێمە وەکو هاتوچۆ گرنجشتەوە بەکەرتی هاتوچۆدرا بەڕاستی لە نزیکەوە بە ڕێزوەزیری ناوخۆ ئاگداری یەک بە یەک چاڵایەتەکانی هاتوچۆیە و گرنجشتەواوی بە کەرتی هاتوچۆداوە لە ڕووی دابینکردی گشت پێداویستەکان کەوا بە پۆلیسی هاتوچۆ هەم لەسەر شەقامەکان هەم لە ئەندازەکانی هاتوچۆ بەڕاستی گرنجشتەوە پێدراوە و ئەو ئۆتۆمبیلێکی یەکجار زۆر بۆ هاتوچۆ دابین کراوە ئەو ئۆتۆمبیلانە هەموو مۆدێرنن لەگەڵ سەردەم ئیشکارەکانی خۆیان دەگەڕن و ئیشکارەکانی پۆلیسی هاتوچۆ ئێستا بە شێوەیەکی سەردەمیانە زۆر بە جوانی دەڕوات بە شایەدی ئەو هەموو خەڵکێکەوە لە خوار و ناوەڕاستی عراق یاخود خەڵکی هەرێمیش هەمووی بە تایبەتی دەبینن کەەوە ئێستا لە کاتی ئێستادا پۆلیسی هاتوچۆ لە نێو شاری هەولێر یاخود بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر وشکارەکانی زۆر بە شێوەیەکی مۆدێرن و سەردەمیانە دەڕوا ئەویش بە پاڵپشتی بەڕاستی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆیە و هەموو ئەوی شوکارانە دەبێتە هۆی ئەوەی ئاسانکاری تەواو بۆ خوشک و براشفێرەکان بکرێ هەم لە سەر شەقام هەم لە نێو بەڕێبەراتەکان. دەیان ڕێگا بۆ پشکنینی شوفێران و کۆمەڵێک پرۆژە بۆ باشترکردنی ژێرخانی هاتوچۆ و بەرزکردنەوەی کوالیتی ڕێگاوبان دامەزرا و دانرا. پێشتر لەوانەیە لە زۆر لایەنەکاندا بەسانەکەەوە خەڵک گلەی هەبوو لە پیاوانی هاتوچۆ لەسەر شەقامەکە بەڕاستی و گلیان نما ئەویش بەوەی کەەوە زۆربەی کێشەکان بۆ ئێمە چارەسەر کراوە لە ڕووی دابینکردنی ئۆتۆمبیل لە ڕووی دابینکردنی ماتۆرسکیل لە ڕووی دابینکردنی کرێنی سەردەمیانێکەوە ئۆتۆمبیلێک لە شوێنێک جەنجالی دروست دەکا خاوەنەکەی بەجێرە دەری بۆ ماوەیەک ئەو کرێنە بە ماوەیەکی زۆر کەم ئۆتۆمبیلەکەی دەست بەسەردا دەگری دەیباتە لایەکی تاوەکو خاوێنەکەی دەزرێتەوە ئیزراعاتی لەگەر دەکرێت و بەڕاستی کە ئەم دابینکردانەکەەوە ئێمە بە جوانترین شێوە خزمەت بە خوشک و براشفێرەکانی خۆمان بکەین. هاوکات لە بواری ئۆتۆمبیل و پێداویستی ئامێری هاتوچۆ پێشکەوتوترین ئامێر و ئۆتۆمبیل دابین کران بۆ یەکەم جار بۆ فڕۆکەی هاتوچۆ دابین بکرێت. ئێستا بە شێوەیەکی سەردەمیانە ئیشکارەکانمان ڕادەپەڕێنێ بە تایبەتی کە دەبینی لە هەندێک جار ڕووداوی نەخوازراومان هەبوو لە ڕێگاوبانەکانی دەرەوە بە سووتنی کات دابینکردنی کۆپتەر ئەوە یەکێکە لە هەرە ئیشە ئاسانکاریەکان کەوا بۆ پۆلیسی هاتوچۆ کراوە بە زووترین کات کۆپتەر دەگاتە ئەو شوێنەی ڕووداوێکی نەخوازراو هاوکار دەبی لەگەڵ ئێمە بۆ ئەوی بریندارەکان بە زووترین کات بگاتە شوێنی مەبەست. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەست بەکار بوو چیتر لەم کابینە ڕێگا بە جینۆساید و بە کۆمەڵکوژی هاوڵاتیان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ نەدرا. ڕێگە گیرە یاسا و ڕێنمایی نوێ دەرکرا. لە داتایەکی بەراوردکاری ساڵانی 2018 و 2024 ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لە 146 بۆ 150 کەمی کردووە و ڕێژەی قوربانیان بە 163 کەمی کردووە. بە تایبەتی لەو شوێنانەی کە پرۆژەی کامیراکان بە تەواوی جێگیر کراون. ئەم ساڵ کار دەکەین کە لە هەموو کوردستان پرۆژەکان نزیک ببنەوە لە قۆناغی کۆتایی و لەم بوارەدا سوپاسێکی بێپایانی هاوڵاتیان و شوفێران دەکەین کە بۆ سەلامەتی هەمووان پێشوازی و پاڵپشتیان لەو پرۆژەیە کردووە و پێگیری و پابەندی خۆیان پێشانداوە. دو ساعت رام بگرن تاکسی. دیکە. سواریانەکان ئەو کێشەیەمان هەبووکەوە دەستە ڕاست دەگیرێ ئەوەش گرەیەکی زۆری لەلایەن هاوڵاتیان دروست کرد بوو کە هاوڵاتیان بەڕاستی کاتێک دەگەیشتنێ ترافیکەکان دەستە ڕاستەکان بەشی هەرە زۆری ئەو کەسەی دەخواردکەوا لەنێ ترافیکە بۆ ماوەیەکی زۆر ڕاوەستاوە. بەڵام خۆشبەختان بە دامینانی کامێرای سمارت ئەو ئۆتۆمبیلان تۆمار دەکەکەوا لە دەستە ڕاستدا ڕاوەدەوسن یاخود کێشە بۆ سوارانەکە دروست دەکەن بۆ ترافیک دروست دەکەن. ئێستا نەدەستە ڕاست دەگیرێ بەهۆی دانانی ئەو کامێرایە نەسەر نەفەقەکانیش دەگیرێ. ئۆتۆمبیلەکان هەمووی دەبی
ئەلێرە باسایی خۆی بڕوە ناتوانێت بە هیچ شێوەیەک ڕێگا لە هیچ ئۆتۆمبیلێکی تر بگرێت دەستە ڕاست هەم دەستە چەپ کامیرای سمارت بەڕاستی ئیش و کاری دوو پۆلیسی هاتوچۆ دەکات بۆ ئێمە. باشی بۆ ڕقەی پێشەوە لێنەدا دامت کردیە باشە کاچی من ئەدی ئەوەی لۆ لێرە دانانەی لە بەرجامی و بیان بزانم دامت کردیە دیار نییە ڕقەمەکە ڕقەمەکان بەڕاستی دیار نییە و ڕقەمە چەند دەبی دامت کردیە چەند دەبی دامت کردیە بە هەر نەوعاچوی مهم لەو حەچی سپی لێرە بی بابە لۆ بێتابلۆ لۆ بێتابلۆ کاچی من باشە بەکای سەنەوی سیارەت چێ سەنەوی نەداییە ئەوە تابلۆیەکەت وەرە لێرە وەستە چوەگرە برای بەڕێزم شوفێرانی بار هەڵگر دەتوانن لەم شوێنە دەتوان لە دەرەوەی هێلیش بێن بسڕێنەوە سەرپێچیان بۆ حساب ناکرێت بەڵام لە هەمان کاتدا کاتێک کە شوفێرێک لەوانە تووشی ئاستان بی دەتوانێت نزیکترین ترافلایت بەکاربیێنی ئەوەش ئاسانکاریەکە بۆ شوفێری بار هەڵگرەکان بەڵام لەم کات ساتەدا چەند سوڕانەیەکماندانەوە لە نێو شاری هەوەری بۆەوەی سیرکەن سەرەتا وەکو تێز بوو بەڵام کە زانیمان سوودێکی هەیە بۆ شەقام سوودێکی هەیە بۆ هاتوچۆ بۆ ڕێخستنی هاتوچۆ بۆەوەی خەڵک خۆشیاربی لە ڕێگای بەرنامەی شوێن پەنجا پێویستە لەم سوڕانەوەدا بە شێوێکی یاسایی مامەڵە لەگەر ئەم سوڕانەوەی بکەن چونکە هەر شوفێرێک کە داخلی ناو لاینەکەی بوو تەواو دەبێت بسوڕێتەوە ناتوانێت شوفێر لە لایەنێکی تر بێت داخلی نێو لایەنی سوڕانەوە بێت و سەرپێچی بۆ حساب دەبێت بۆ شوفێران پێویستە هاوکار بن و پابند بە ڕێنمایی ئەم کامیرا زیرە. لە بواری ئەندازەی هاتوچۆ دیزاین و هێڵکاری شەقام و بۆیاخی سەردەمی و دانانی گادڕێل و هەزاران هێمای ستاندارد کە بە زمانی هاتوچۆ دادەنرێت و زیاتر لە 883 کیلۆمەتر هێلکاری بۆ ڕێگا و شەقامەکان کرا. لەم بارە بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێم باز لە موردەکاریانە دەکات. لە ماوەی چەند ساڵی ڕابردووی کارکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی هەزارەها هێمای گەورە و بچووک لە شەقامەکان دانراون بە مەبەستی ڕێنوێکردنی شۆفێران هەروەها نزیکەی 100 کیلۆمەتر کاری هەڵکاری بۆ شەقام و ڕێگاکان کراوە بۆ پاراستنی سەلامەتی شوفێران لە کاتی شوفێریکردنیان لە شەقامەکان بێگومان لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بە مەبەستی جێبەجێکردنی کارنامەی کابینەی نوێ بە مەبەستی زیادکردنی هەڵی کار بە مەبەستی کەمکردنەوەی تێچ و باشترکردنی کوالێتی کاری کرد لەسەر بابەتی هێڵکاریکردنی شەقامەکان هێڵکاریکردنی شەقامەکان پێشووتر لەلایەن کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیاکانی دەرەوە ئەنجام دەدرا دواتر لە ماوەیەکی کورت وەزارەتی ناوەخۆ هەڵسا بە دابینکردنی نزیکەی 20 ئامێری هێڵکاری مۆدرن کە لە ئێستادا لە وڵاتانی دەوروبەر بەکاردێ بۆ گشت شار و ئیدارە سەربەخۆکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دامەزراندنی چەند گەنجێکی ناوەخۆیی بە مەبەستی ئەنجامدانی کارەکە و هەروەهاکردنەوەی خوڵی ڕاهێنان لە ئێستادا بە خۆشحاڵی لە هەموو شار و ئیدارە سەربەخۆکان کاری هێڵکاریکردن لەلایەن تیمی بەشی ئەندازەی هاتوچۆی شارەکان ئەنجام دەدرێتن بە تێچوویەکی کەمتر بە کوالێتیەکی باشتر و بە ماوەیەکی کەمتر. بۆی ئەو هەوڵانی حکوومەت ڕێژەی ڕوودا و 150 کەمی کرد ڕێژەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆش 163 کەمی کرد. بێگومان لە بابەتی پاراستنی سەلامەتی پیادە و کەمکردنەوەی زیانەکانی ڕووداوی هاتوچۆ بە چەندەها کیلۆمەتر گاردڕێل یاخود پەرژنینی ئاسنی لە شەقام و ڕێگاکانی دەرەوە دانراوە بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و لە داهاتوشدا بەرنامە و کار و پلانی ئێمە ئەوەیە کە زیاتر کار بکەین لەسەر سیستەمی ترافکلایتەکان بە مەبەستی کەمکردنەوەی جەنجاڵی و دانانی هێماکانی هاتوچۆ و زیادکردن بۆ ئەو شەقام و ڕێگا نوێیانەی کەوا لە ئێستادا بەم دوایە خراونەتە بەردەستی شۆفێران و هەروەها کاری هێڵکاریکردنیش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زیاتر هەوڵدرا شەقامە ناوخۆیەکان هێڵکاری بۆ بکرێتن بەڵام پلانمان ئەوەیە لە ساڵی داهاتوو زیاتر هێڵکاری بۆ شەقامی ڕێگاکانی دەرەوە بکرێتن بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ کەم بکرێتەوە و گیانی شۆفێرانیش سەلامەت بێت.
وەزارەتی ناوەخۆ بە هاوتەریبی لەگەڵ پاراستنی ژیانی شۆفێران کاری کردووە لەسەر پاراستنی ژیان و سەلامەتی پیادەکان لە شەقام و ڕێگاکاندا بۆ ئەمە بەستە لە ماوەی ڕابردوو بە هەزارها شوێنی تایبەت بە پەڕینەوەی پیادەکراوە لە بەردەم شوێنە گشتیەکان لە بەردەم قوتابخانەکان مزگەوتەکان و شوێنە بازرگانیەکان کە پەڕینەوەی پیادەی لێیە هەروەها لەم دوایەدا هەڵمەتێکی فراوانی دروستکردنی پردی پەڕینەوە لە بەشێک لە شار و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان دەستی پێکرد کە بێگومان ئەمەش هەنگاوێکی زۆر باشە بۆ پاراستنی گیانی پیادە لە شەقام و ڕێگاکان.